به ناوی خدای گەورە و مهرەبان بەڕێزان زۆر بەخێر بێن. زۆر خوشحاڵم جارێکی تر لێرە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستین بۆ کردنەوەی بەشی یەکەمی پرۆژەیەکی استراتیجی زۆر گەورە، ئەویش پرۆژەی فریاگوزاری خێرای گەیاندنی ئاوە بۆ شاری هەولێر. لە چەند ساڵی ڕابردوو هەستمان دەکرد کە قەیرانی ئاو قەیرانێکی جددیە و خەڵک بەدەستیەوە دەناڵێنێت. لەلایەکەوە گۆڕانکاری کەشوهەوا و نەبارینی باران، دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و فراوانبوونی شاری هەولێر وای کرد کە قەیرانی ئاو ببێت بە قەیرانێک پێویست بوو بیری جددی لێ بکرێتەوە کە چارەسەر ببێت. هەرەمەش وای کرد، من داوام کرد لە کاک خالد کە ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێت و ئەو پرۆژەیە کە چەندین ساڵ بوو بەداخەوە ئەنجام نەدرا لەبەر ئەوەی کە کۆمپانیای پێشتر نەیتوانی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە. من داوام کرد کاک خالد زۆر بە خۆشحاڵیەوە ئەرکەکەی قبول کرد و گوتی ئێمە ئەوەی لە توانەمان دێ ئینشاڵڵا جێبەجێی دەکەین. بۆیە کەمتر لە ساڵێک پێش ئێستا ئێمە لێرە بووین و بەردی بناغەی ئەم پرۆژە استراتیجیەمان دانا. ئەم پرۆژە ئێستا ئێمە بەشی یەکەمی دەکەینەوە کە بەڕاستی لە کاتێکی پێوانەیی بە باشترین شێواز لەلایەن کۆمپانیایەکی خۆماڵی، ئەندازیاری خۆماڵی، دیزاینی خۆماڵی و ئەوەی بیستم زۆربەی کەرەستەکانی بەکارهاتووش خۆماڵین ئەم پرۆژەیان جێبەجێ کردووە. ئەمە جێی دەستخۆشیە، جێی شانازیە و من جارێکی تریش دەمەوێت بە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەتی خەڵکی هەولێری خۆشەویست بڵێم کە کاک خالد و هێمن گروپ بوونەتە شانازی بۆ هەمومان. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم، هەر سەرکەوتوو بن و نمونەتان زۆر بێت. جێخۆیەتی من سپاس و دەستخۆشی لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و پارێزگای هەولێریش بکەم کە ئەوانیش بە ئەرکی خۆیان هەستان و بە هەموو شێوەیەک یارمەتی ئەم پرۆژەیان داوە و دەستخۆشی لە ستافی نووسینگەی خۆشم دەکەم کە بەردەوام بە دووەداچوونیان کردووە و هەرچی پێویست بێ بۆ بە ئەنجام گەیاندن و سەرخستنیان پرۆژەیە درێغیان نەکردووە. لێرە من داوام لە خوشک و برا خۆشەویستەکانمە لە شاری هەولێر کە ئەوانیش ئەرکی خۆیان بەجێبێنن. تکاتان لێ دەکەم، ئیسراف لە بەکارهێنانی ئاو مەکە. ئاو چەندیش زۆر بێ دەستی پێوە بگرن پێویستیمان پێی دەوی و ئەمە ئەرکێکی هاوڵاتیانەی هەموو لایەکە کە پێویستە هەر کەسێک وەکو خۆی یارمەتی حکوومەت و سەرخستنی ئەم جۆرە پرۆژە خزمەتگوزاریانەش بدات. بە زۆربوونی ئاو بێگومان لەوانەیە ئاوی زۆر بکەوێتە ناو شار و پێویستی بە چارەسەر هەبێ. بۆ ئەمەش بەرنامەمان هەیە کە بۆ ڕیسایکلکردنی ئەو ئاوە دواتر بۆ بەکارهێنانەوەی لە باخچەکان، لە ئاودانی سەوزاییەکان ئەم پرۆژەیەش ئینشاءڵڵا بە زووی دەخەینە کار و جێبەجێی دەکەین. ئەوانە هەمویان ئەو پرۆژانن کە خەڵکی شاری هەولێر پێویستی پێەتی و ئەرکی ئێمەشە، منەتی تێدانە ئەوەی لە توانەماندا بێ بۆیان جێبەجێ بکەین. حکوومەت یارێم لە دەستپێکی کارەکانی خۆیەوە تاکو ئێستا هەر وەزارەتێک لە ئاستی بەرپرسیارەتی خۆی هەوڵی ئەوەی داوە کە حکوومەتێکی خزمەتگوزار بێ و خزمەتی خەڵکەکەی خۆی بکە. چ بابەتی ئاو و ئاوەڕۆ بێت، ڕێگەوبان بێت، کشت و کاڵ بێت، هەناردەکردنی بەروبوومی ناوخۆیی بێت، دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بێت، دابینکردنی خزمەتگوزاریە دیجیتالیەکان بێت
بابەتی سەکتەری بانکی بێت وەزارەتی ناوخۆ لە ڕووی یارمەتیدانی هاوڵاتیان بۆ بەڕێوەبردن و ئاسانکردنی کاروبارەکانیان بابەتی پۆلیسی ناوخۆ پۆلیسی ڕێگەوبانەکان چۆن بتوانن ئاستی لێخوڕینی ئۆتۆمۆبیل و باشترکردنی شێوازی لێخوڕین لەسەر شەقامەکان ئەوانە هەمویان چۆن ڕێک بخەن بە هەر حاڵ هەر وەزارەتێک بە پێی پێداویستی خۆی وەکو ئەرکی سەرشانی خۆی توانیویەتی کاری خۆی ئەنجام داوە. زۆر جار قسەی وا دەکرێت کە پرسیار دەکەن لەوەی کە حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆی چی لێ کردووە. ئێمە ناکەوینە ناو وەڵام و وەڵامدانەوەی ئەو پرسیارە نابەرپرسانەی کە بە ئەنقەست دەیانەوێ خەڵک چاواشە بکەن. تەنیا دەمەوێ بڵێم کە ئەم جۆرە پرۆژانە وەڵامی ئێمن. ئەم پرۆژانە وەڵامی هەموو ئەو قسانن کە خەڵکێک دەیانەوێ گومان بخەنە سەر کارە خزمەتگوزێرەکانی حکوومەتی هەرێم. ئێمە ئەم جۆرە پرۆژانە دەکەین و بە ئەرکیشیان دەزانین. ئەو شتانەی کە پێویستە خەڵک هەموو خەڵک لە هەموو کوردستان هەیان بێت ئەوەیە کە خاوەنی ئاو بن، کێشەی ئاویان نەبێت، خاوەنی کارەبای 24 کاتژمێری بن، کە ئەمەش بەشێکی ترە لە ئەو پرۆژانەی ئێستا لە جێبەجێکردندان. خوشحاڵم کە دەبینم ئێستا هەموو شاری هەولێر و بەشی زۆری شاری سلەیمانی و دهۆک خاوەنی کارەبای 24 کاتژمێرین. ئێستا زیاتر لە 2 ملیۆن کەس لە کوردستان کارەبای 24 کاتژمێریان پێدەگات و 80% خەڵکی کوردستان کەمتر لە جاران پارەی کارەبا دەدەن مەگەر یەکێک بۆ خۆی حەزی لێبێ زیاتر کارەبا سەرف بکە. و لە بەرنامەشدایە کە لە ساڵی داهاتوو کارەبای 24 کاتژمێری بە هەموو کوردستان بگات. هەرچەندە هەندێک جار دیسان قسەی وا دەکرێت بە حساب کارەبای 24 کاتژمێری لەسەر حسابی کەمکردنی کارەبایە لە شوێنەکانی تر کە بە هیچ جۆرێک ئەمە ڕاست نییە. بە هیچ جۆرێک ئەمە ڕاست نییە. کارەبای 24 کاتژمێری بۆ زیادکردنی کاتەکانی کارەبایە لە هەموو کوردستان، بەڵام لە هەندێک شوێن زووتر دەستی پێکراوە و هەرواشە ناکرێ هەمووی بەیەکەوە بێ، بەڵام وردە وردە هەموو کوردستان دەگرێتەوە و ئومێدمان وایە ئیتر بابەتی کارەباش ببێتە بابەتێک لە مێژوو و خەڵک چیتر گرفتی ئەوەیان نەبێت کە کارەبای گشتی دێت یانیش دەنگی موالیدە، دووکەڵی موالیدە، کێشەکانی کە لەگەڵ ئەو بابەتە دێن ئەوانە هەمووی ببن بە بەشێک لە مێژوو ئیتر ئەم پێداویستیانەی کە خەڵک دەبووە زووتر هەیان بێ ئێستا ئێمە بتوانین بۆیان داوبین بکەین. بەشێکی تر لە سوودەکانی ئەم پرۆژەی ئاو ئەمەیە کە ئێمە چیتر ئاوی ژێرزەوی پێویست ناکە لە شاری هەولێر بەکار بێ. داخستنی ئەم جۆرە ئەم بیرە ئاوانە هیوادارم وا بکات کە ئاستی ئاوی ژێرزەوی جارێکی تر بەرز بێتەوە. لە لایەکی تریشەوە بۆ دەرهێنانی ئاوی بیری ژێرزەوی دەبووە زۆر موالیدە بخرێنە کار و ئەوانەش هەم دووکەڵیان دروست دەکرد و ئاو و هەوای شارەکەشیان پیس دەکرد. جگە لە گەیاندنی ئاو ئەم خێرانەشی تێدا و ئینشاءڵڵا دەبینین کە ئەنجامەکانی زوو دێتە بەرچاو و خەڵک دەیان بینێت. بەڕێزان، من تەمەنام دەکرد ئێستا ئێمە هەر باسی دەستکەوتەکان بکەین، بەڵام پێویستە باسی گرفتەکانیش بکەین کە زۆربەی ئەو گرفتانە بەداخەوە خەتای ئێمە نین، بەڵکو زۆر جار ئێمە باجی ئەم سەرکەوتنانەمان داوەتەوە کە ئەم جۆرە پرۆژانە ئێمە دروست دەکەین لایەن هەیە چاوی پێ هەڵ نایە و دەیانەوێت سزای سەرکەوتنی ئێمە بدەن.
لە جیاتی ئەوەی پاڵپشت بن، هاوکار بن، یارمەتی مام بدەن، چاو لە ئێمە بکەن و ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن، دێن هاوڵاتیان سزا دەدەن، موچەیان دەبڕن، بژێوی ژیانیان دەبڕن، بودجەی هەرێم ڕادەگرن و نانێرن. ئەمانە دەبوایە بە پێچەوانەوە بێت، دەبوایە ئێمە هەمومان کێبڕکێ لەسەر ئەوە بکەین چۆن زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین. دەبوایە زیاتر چاو لە یەکتر بکەین چۆن زیاتر بتوانین بژێوی ئەو ژێرخانی ئابووری لە وڵاتەکەمان نەک تەنیا لە کوردستان لە شوێنەکانی تری عێراقیش باشتر بکەین. بەو ئەزمونە کەمەی کە ئێمە هەمانە ئێستاش ڕادەگەینم و ئامادەین. ئێمە ئامادەین کە ئەزمونی خۆمان بخەینە خزمەتی هەموو عێراق و لە هەر شوێنێک لە هەر پارێزگایەک لە هەر شوێنێکی تری عێراق ئەگەر پێویستیان پێمان بێت بۆ ئەوەی بزانن چۆن خزمەتی هاوڵاتیان بکەن، ئێمە ئامادەین یارمەتیان بدەین. ئەوەی لێرە کراوە ئێمە هاوڵاتیمان کردوتە گەورەترین ئارمانجی خۆمان. دەمانەوێت هاوڵاتی خۆشبەخت بێ، هاوڵاتی سەرکەوتوو بێ، هاوڵاتی بەختەوەر بێ و کە ئەرکی حکوومەت بۆ بە ئەوەی خزمەتی هاوڵاتی بکە بێگومان ئەنجامەکانیشی باش دەبن. چاوەڕێ ئەوە بووین دەستخۆشیمان لێ بکرێ. بەڵام ئێمە بە پێچەوانەوە ڕێگریمان لێکراوە، قەیران دوای قەیران بۆ ئێمە دروست کراوە، بەڵام هەر نەوەستاین. بەشێکی سەرکەوتنی ئێمە دەگەڕێتەوە بۆ پشت و درێژی و قۆڕاگیری و پاڵپشتی خەڵکی کوردستان و بەشەکەی تریشی بۆ دڵسۆزی و ماندووبوون و ئەو کارە باشانەی کە کەرتی تایبەت دەکە. من سپاسی هەموو ئەو کۆمپانیانە دەکەم کە یارمەتیدەری ئێمە بوون لەم ساڵانەی ڕابردوو و ئەم هەموو پرۆژە باشانەیان ئەنجام داوە. بەڕێزان، من دەزانم خەڵکی کوردستان چاوەڕێەوە دەکەن کە موچەکەیان کەی بۆیان دەنێردرێ لە عێراق. لێرەش حەزەکەم تۆزێ بەڕاشکاوی لەگەڵ خەڵکی کوردستان قسە بکەم. ئێمە کیانێکی فدرالین و هەرێمی کوردستان وەکو کیانێکی فدرالی مافی خۆیەتی بودجەی تایبەتی خۆی هەبێت. کەواتە لە بودجەی گشتی عێراق دەبوایە بەشی بودجەی هەرێمی کوردستان تەرخان بکرێت و دامۆدەستگاکانی حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێم و چاودێری دارایی هەرێم و خەڵکی هەرێم ئەو وەختە بڕیار لەسەر چۆنیەتی بەکارهێنانی بودجەکەی هەرێمی کوردستان بدەن. بەڵام بەداخەوە هەلایەنی ناوخۆیی لێرە سکاڵایان کرد و داوایان کرد کە بەغدا ڕاستەوخۆ دەست وەرداتە ناو کاروباری دابەشکردنی بودجە و موچەی هەرێم. و لەوانەیە خۆشتان بیرتان بێ لە چەندین بوونە باسییان دەکرد ئەگەر موچە بگەڕێتەوە بۆ بەغدا ئیتر کێشەی بێ موچەیمان نابێت لە کاتی خۆی بە زیادەوە موچە بە خەڵکی کوردستان دێت. ئەو وەختەش حکوومەتی هەرێمیان تاوانبار دەکرد و دەیانگوت حکوومەتی عێراق چارەسەرە، فریادڕەسە، بەڵام خەتاکە هەمووی لە هەرێمە. ئێستا ئەو دەنگانە نازانم لەکوێن بۆ بێدەنگن. ئێستاش ئەگەر قسەیە بکەن پاساو دێننەوە کە بۆ حکوومەتی عێراق ئێستا موچە نانێری، کە بۆ سزای خەڵک دەدا، لە جیاتی ئەوەی بە خۆیان دابشنەوە و داوای لێبوردن لە خەڵک بکەن، جارێکی تر دێن پاساو دێننەوە کە بۆ حکوومەتی عێراق موچەی دواخستووە. هەر ئێمە بماینەوە وەکو حکوومەتی هەرێم، وەکو ئەو کەسانەی کە دڵسۆزن بۆ پرسەکانی خەڵکی کوردستان، جارێکی تر لەگەڵ بەغدا بکەینە گفتوگۆ و بەردەوام بین لەوەی کە ڕێگە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە. چەندین جار شاندی هەرێم سەردانی بەغدایان کرد و شاندی بەغدامان داوت کرد بێن سەردانی ئێمە بکەن، لە ڕووی تەکنیکی و هونەری و یاسایی و بە هەموو جۆرێک هیچ نەما قسەی لەسەر نەکرێ و هەموو جارێش
بەڵێنمان لە حکوومەتی فدرالی وەردەگرت کە بەڵێ کێشەکان چارەسەر بوون ئیتر شتێک بە ناوی پرسی موچە نامێنێت بەڵام مانگێک دوو مانگی نەدەخان دیسان بیانوەیەکی نوێ موچەکانی دوا دەخستەوە دیسان دەستمان دەکردەوە بە ناردنی شاند و گفتوگۆ و هەمیشەش بەڵێنی ئەومان پێدەدرا کە ئێمە موچەکان دەنێرین بەڵام کێشەیەکی فەنی هەیە و دواتر هەندێک جار خەتەیان دەخستە سەر ملی هەرێمی کوردستان و گوایە ئێمە نەوت نانێرین یان داهاتی ناوخۆ ڕادەستناک تێگەیشتنی ئێمە بۆ ڕادەستکردنی داهاتی ناوخۆ بە پێی دەستورە دەستور دەڵێت 50% داهاتی فدرالی ڕادەستی حکوومەتی فدرالی بکرێتەوە هەمیشە حکوومەت یارێم پابەند بووە و ئەم ئەرکەشی جێبەجێ کردووە جگەل لەو کاتانەی کە حکوومەتی فدرال موچەی نەناردووە یان بە کەمی ناردوێتی کە ئێمە ناچار بووین ئەو وەختە داهاتە ناوخۆیەکان بۆ تەکمیلەی موچە بەکاربێنین دەڵێن نابێ ئێوە هیچ جۆرە داهاتێکتان هەبی هیچ هەرچی هەتانە ڕادەسمان بکەن و ئەوەی ئەم پرۆژانەمان پێ جێبەجێ نەکرێت بەڵام ئێمە دەستورێکمان هەیە و مافی دەستوریمان هەیە ئەوەی ئەرکی ئێمە جێبەجێ دەکەین بە زیادەشەوە و کردوشمانە لەمە و دواش پابەندین بە جێبەجێکردنی هەر ئەرکێکی دەستوری کە دەکەوێتە سەر حکوومەت یاریمی کوردستان بەڵام ئامادەنین واز لە مافە دەستوریەکانی خۆمان بینی ئامادەنین بۆ ئەوەی بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکەین و نەیکەین ئێمە لەبەرەوە بەردەوام دەبین لە ئەوەی کە ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین و مافە دەستوریەکانی خۆشمان بپارێزین بەڵام لە هەمان کاتدا ئەو پەڕی مرونەتیشمان پێشانداوە لە زۆر شتە زیاتریش هاتوینەتە پێشەوە بەس بۆ ئەوەی خەڵک لەژێر ئەم فشاری موچە و پاڵەپەستوی موچەدا نەمێنێت دوجار شاندێکی هاوبەشی پارتی و یەکێتی چوونە بەغدا و لەسەر ئەو پێشنیارەی کە دوا پێشنیار کە بەغدا کردی بە حساب بۆ ڕادەستکردنی بەشێک لە نەوتەکە و ژمارەیەکیش و ژمارەیەکی دیاریکراوی ڕادەستکردنی داهاتە ناوخۆیەکان کە بە حساب ئەمە دوا بیانۆیان بێت شاندەکە لە بەغدا بوون هەراوشەوە بەڕێز کاک بافل بەڕێز کاک دکتۆر فواد حوسێن وەزیرە بەڕێزەکانی تر تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئێمە لەسەر ئەم پێشنیارە گفتوگویەکی چڕمان لەگەڵ هەموو لایەنەکان کردووە و ئەمە پێشنیارەکەیە و لەمە زیاتر لە مەرحەلەیە زەحمەتە و حەزەکەین با لەسەر ئەم ڕێکەوتنە تۆش ڕازی بیت و ئیتر بیانۆ بەدەستی کەسەوە نەمێنێ و ئەم خەڵکەش لەژێر ئەم فشارە دەربێ وتم باشە بەسەر چ ڕازین بەوەی کە 230,000 بەرمیل ڕادەستی حکوومەتی فدرالی بکرێ بە ڕێگەی سۆمۆ بفرۆشرێ و 120 میلیارد دیناریش داهاتی ناناوتی یان داهاتی ناوخۆیی ڕادەستی حکوومەتی فدرالی بکرێ بەحساب سیستمی تاوتینیش جێبەجێ بکرێ کە ئەمەش بەشێکە لە ئەو ئەرکەی حکوومەتی هەرێم لە مێژەوە جێبەجێ کردووە بابەتی هەژماری من زۆر خزمەت گوزاریەکانی لە بابەتی تاوتین زیاترن و زیاتر لە 900,000 کەس ئێستا لەم پرۆژەیە بەشدار بەهەرحاڵ ئەو ئەرکانەی کە لە سەرشانی ئێمە بوو قبوڵمان کرد بەڵام ئەو کاتەش هاوکات بوو لەگەڵ پەلاماردانی کێڵگە نەوتیەکان بە ڕێگەی هێرشە درۆنیەکانەوە و پێم گوتم باشە بەڵام بەم هێرشەی کە دەکرێتە سەر کێڵگەکانمان بەشی نەوت کەمتر دەبێت چونکە ئێستا کۆمپانیەکان هەمویان لێیان دراوە و ناتوانن ئەوەندە نەوت بەرهەم بێنن ئەمە چی لێ دێ هیوادارم ئەمەش نەبێ بە بیانۆیەکی تر بۆ نەناردنی موچە وتیان نا ئەمە تێگەیشتن هەیە و ئەکید ئەگەر ئێمە لەسەر مەبدەئەکە پێک بین ئیتر حکوومەتی فدرالی موچە دەنێرێت
لەسەر ئەو ئەساسە ئێمە چاوەڕێ بووین. دوای ئەوە ئەوان خاڵێکیان دوای ئەوەی کە ئێمە ڕەزامەند بووین لەسەر ڕێکەوتنەکە و واژۆشمان کرد لەسەر پێشنیارەکان لەسەر ئەو ڕێکەوتنە تێگەیشتنە خاڵێکی تریان زیاد کردووە. بەهەرحاڵ ئەمەش بابەتێکە کە چاوەڕێن بزانین چۆن ئەوان مامەلەی لەگەڵ دەکەن لەسەر ئەوەی کە 230,000 بەرمیلەکە تاکو وەرنەگیری موچە نادرێ لە لایەکی تریشەوە ئەو تێروجستانە دێن کێڵگەکانمان دەتەقێنن بەرهەمی نەوت نایەڵن چۆن دەکرێت وتیان شاندێک دەنێرین بۆ ئەوەی بێن مەیدانیان بچن و ببینن چی کراوە. هاتن شاندەکە و وەبزام دوێنێ راپۆرتی خۆیان بەرز کردوێتەوە دیسان بۆ حکوومەتی فدرالی کە تەنیا ئەوەندە نەوت ئێستا بەردەستە تاکو ئاسەواری ئەم هێرشانە چارەسەر دەکرێت و هیوادارین ڕۆژێک بەرهەمێنانی نەوت بگا بە ئاستێکی زۆر بەرز ئەگەر کێشەی ئەمنی نەمێنێت و ئێمە هیچ کێشەمان نییە لە هەناردەکردنی هەموو نەوتی کوردستان جگە لەو پێداویستیە ناوخۆیەی کە ئێمە پێویستیمان پێێتی بۆ دابینکردنی بەنزینە کارەبایە سوتەمەنیە پێداویستیەکانی خەڵکە جگە لەوە ئەوەی تر ئێمە ئامادەین بینێرین هیچ کێشەمان لەسەر ئەو کێشەیە نییە. اینجا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بزانێن ئێستا چاوەڕێی بەغدا دەکەین و هیوادارین ئیتر موچەی ئەم خەڵکە بنێردرێن و ئەم سزادانە بە کۆمەڵە کۆتایی بێ ئەم بڕیارە نادەستوری نایاساییەی بڕینی موچەی خەڵکی کوردستان کۆتایی بێ و موچەی ئەو خەڵکە بنێرە. لە زۆر شوێن لەوانەیە خەڵکی تر هەبن کە گلەیی دەکەن دەڵێن بەشێکی ئەم کێشەیە لەوانەیە خەتای هەرێمی کوردستان بێ، بەڵام لێرەدا من حەزەکەم ئەمڕۆ زۆر بەڕاشکاوی لەگەڵ خەڵکی کوردستان قسە بکەم. لە زۆر ڕێگەی ترەوە لە زۆر شوێنی ترەوە جیاکاری کراوە لە ڕەفتارکردن بەرامبەر بە خەڵکی کوردستان. لەم ساڵانەی ڕابردوو 3.5 ملیۆن کەس دامەزراون لە عێراق، یەک کەسیشیان بۆ هەرێمی کوردستان نەبووە. یەک کەسیان بۆ هەرێمی کوردستان نەبووە. لە چاودێری کۆمەڵایەتی 7 ملیۆن کەس لە عێراق پارە وەردەگرن، تەنیا 72,000 لە کوردستانە، 1%. ئەگەر بە پێی ڕێژەیی بێ دەبووە ئێمە ئێستا 14% لە هەموو شتەکان بەر هەرێمی کوردستان بکەوێت. 50 ملیارد دۆلار قەرزی نێودەوڵەتی لە عێراق وەرگیراوە بە حساب بۆ پرۆژەکان، هیچی هەرێم لێی سوودمەند نییە، بەڵام لە دانەوەی قەرزەکان لە بەشی هەرێم ئەدرێتەوە. ئەی لە زۆر ڕواوە ئەگەر تەماشا بکەن ئەم جۆرە پێشێلکاریانەی کە دەکرێت بەرهەمی کشت و کاڵی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێگری دەکرێت لەوەی بە یعنی هەموو جارێک هەر جارێک بە بیانوەیەک بۆ شارەکانی تری عێراق بڕوە، هەموو جارێک بەسەر ئێشە و بە کێشە و بە گرفتی چەند هەفتە و مانگ تاکو جارێک چارەسەری ئەم کێشەیە دەکرێتەوە. بڕیاری دروستکردنی 2000 قوتابخانە لە عێراق دراوە، یەکێکیشیان بۆ هەرێمی کوردستان تەرخان نەکراوە. بڕیاری دروستکردنی 150 نەخۆشخانە لە عێراق دراوە، یەکێکیشیان بۆ هەرێمی کوردستان تەرخان نەکراوە. و ئەبێ ئێمەش هیچ داهاتێکی ناوخۆییمان نەبێ، خۆمان هیچ نەکەین، ئەوانیش هیچمان بۆ نەکەن. چۆن دەکرێت؟ من باسی سیاست ناکەم و باسی ئەو کەسانەش ناکەم کە هەرچی بکەیت ئەوان تەنیا بڕیارێکیان هەیە کە پاسەو بێننەوە بۆ ئەوەی دژایەتی حکوومەتی هەرێم بکەن. من ڕووم لە خەڵکی کوردستانە، بۆیە خەڵکی کوردستان قەنەعەتی هەبێت ئەوەی ئێمە دەیکەین تەنیا و تەنیا لە پێناو خزمەتکردنی ئێوە و سەربەرزی ئێوەیە و بەردەوامیش دەبین لەوەی کە داکۆکی لە هەموو مافی خەڵکی کوردستان بکەین، هەموو مرۆنەتێکیشمان پێشانداوە و بەردەوام دەبین لەگەڵ حکوومەتی فدرالی بۆ دابینکردنی شایستە دەرایەکانی خەڵکی کوردستان، بەڵام بە شێوەیەکی سەربەرزانە.
من جارێکی تر سپاسی هێمن گروپ دەکەم بۆ سەرخستنی ئەم پرۆژە گەورەیە، جێبەجێکردنی ئەم پرۆژە گەورەیە و خوا پشتیوان بێت، خەڵکی کوردستانیش پشتیوانمان بن، بەردەوام بن لەوەی کە متمانەیان بە ئێمە هەبێت، ئێمە پرۆژەی وەکو ئەمە و هاوشێوەی ئەمە و لەمەش گەورەتر لە سەراسەری کوردستان جێبەجێ دەکەین. ئێوە هەر سەربەرز و سەربڵند بن، کوردستانیشمان هەر ئاوەدان بێت.